ژنێک خەریکە شەڕێک دەنێتەوە. چین و یابان لە لێواری شەڕدا. هەفتەی ڕابردوو خانمە سەرۆکوەزیرانی یابان سانای تاکایتشی ڕایگەیاند. هەر هێرشێکی چین بۆ سەر تایوان شەڕی مان و نەمانی لێ دەکەوێتەوە و تۆکیۆ وەڵامی یەکلاکەرەوەی دەبێت. لەمبارەوە ڕۆژی چواردەی ئەم مانگا وەزارەتی دەرەوەی چین باڵیۆزی یابانی لە چین بانگێش کردو. ناڕەزایی توندی خۆی بە باڵیۆزی یابان گەیاند لەسەر قسەکانی سەرۆکوەزیران. ڕۆژی دواتریش وەزارەتی دەرەوەی چین نیگەرانی توندی خۆی پیشاندا دەربارەی جوڵە سەربازیەکانی ئەم دواییەی یابان. وەزارەتی دەرەوەی چین ڕاشی گەیاند بڕیاری یابان بۆ ئەگەری گۆڕانی سیاسەتی ئەتۆمی یابان گۆڕانێکی مەترسیدارە. لەبارەی سیاسەتی ئەتۆمی یابانەوە سەرۆکوەزیرانی یابان ئاماژەی بۆ ئەوە کردبوو کە پێشوازی لە بڵاوکردنەوەی کڵاوە ئەتۆمیەکانی ئەمریکا دەکات لەسەر خاکی یابان. بەڕای چاودێران ئەمەش گۆڕانێکە لە سیاسەتی ئاشتی خوازانەی یابان و ملنانە بۆ جۆرێک عسکەرتاری کە مەترسی شەڕ لەگەڵ چین زیاد دەکات. هاوکات وەزارەتی دەرەوەی چین هاوڵاتیانی چینی ئاگادار کردەوە لە هەر جۆرە گەشت و سەردانێک بۆ یابان. لە هەمان کاتدا چین کەشتیە ئێشەگریەکانی لە دەوروبەری دوورگەی سینکاکو زیاتر دەکات و بوونی سەربازی خۆی لەو ناوچەیە بەهێز دەکات. دوورگەکە لە ساڵی 1972ەوە بە فەرمی لەلایەن یابانەوە بەڕێوە دەبرێت. ساڵی 2012 دوورگەکە لەلایەن یابانەوە بە نیشتیمانی کرا دوای ئەوەی کە لەلایەن کۆمپانیاکانی کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبرا. هاوکات چینیش خۆی بە خاوەنی دوورگەی سینکاکو دەزانێت و دەڵێت لە ساڵی 1400ەوە بەشێکە لە خاکی چین. لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاگەاندنەکانی سەرۆکوەزیرانی یابان دەربارەی تایوان و ناکۆکی چین و یابان لەسەر ئەو دوورگەیە خەریکە دەبێتە مای شەڕ لە نێوان دوو زلهێزە ئابووریەکەی ئاسیا. هاوکات ئەمڕۆ وەزارەتی بەرگری تایوان ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا تێبینی 30 کەشتی فڕۆکە هەڵگر و 7 کەشتی جەنگی چینیان کردووە کە بە کەناراوەکانی دوورگەی تایواندا سوڕاونەتەوە.